هۆی بارانەوە کە مەجالمانەوە زۆر گاتنی لێ بدەین و زۆر باران نەیەڵا بیکەلین وەکو خۆی خۆشی بکەین بەرهەمی پەتاتەکەمان جوانە فقە برشتەکەی کەمە لەبەر ئەوەی پەتاتە ئەگەر کوڵۆی ویە هەتێ ڕستقەیە لە شووتیوە هەتا تەماتە هەتا بانجان ئەمانە ئەگەر قوڕی ژوێت گوێی لێ نییە فقە پەتاتە بێ ئەرزێکی بێ وەکو ئاردوا بێت فقە ئیمساڵ ئێمە نەمانتوانی وای لێ بکەین لەبەرەوە لە کاتی نیانەکەی مانگی دوو ئیمساڵ بارانێکی بە زۆری بوو پەتاتەکەمان جوانە فقە وەکو ساڵان بەرهەمی نییە من ئیمساڵ 10 ساڵە ئەم پەتاتەکەم برایگیان لە دوای ئەوە ئێمە ساردخانەمان نییە ئیسا ئەمە هاوینە ئەیکەینە ناو سیارەوەینە بازار ئیمڕۆ سعاتێتر باری نەکەین ئەو پەتاتە سوورەوێتەوە خراپەوێ ئەگەر حکوومەتەکەی ئێمە لە سەیساقی قەزای سەیساقە ئەگەر بێت و ساردخانەیەکی بێ با پارێژمان لێ بتێنێت هەم ئەو ئیسیفادەکار ئێمە ئیسیفادەکەین ئیسە وڵاتێکی وەکو ئێران وڵا ئەرزی ئێمە دەئەوێ ئەوان چاکە ئاوی ئێمە دەئەوێ ئەوان چاکە وڵاتی ئێمە زۆر لەبارە فقە ئێمە لەبەر ئەوەی کە ساردخانەمان نییە تێگەیشتی کە ئەوێتە ئەم پەتاتەکە هەریەکەنین یەکسەر ئەوێتە ملمان ئەگەر بێژن داومەوە دووسە کاتی وا بووە کەڵم کەندە ساڵی وا بووە کیلۆم داوە دووسە حەقی کرێکار و هەڵکردنەکەی نەکردووە بەس هەروازیشم لێ ناوردووە من لەیرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم هاوکاری پەلاع بکە هاوکاریمان بکە مەگەر پێویستمان وەخوا بوێت ئەنیا ئەگەر ئەو حکوومەت هاوکاریمان بکە لە کۆتا ئیسا حالێن من جیاتی خۆمە مەکینەکەی خۆمە هەڵکردنەکەی خۆمە نیانەکەی خۆمە لەبەر ئەوەی ناچار بووم چوم خەردم کرد هەمووی چەندگە ئەگەر حکوومەت هاوکاریمان بکە ئیسا بڵێن 20 دۆنم کرێ 10 دۆنم کرە وڵا حکوومەت هاوکاریم بکە نەیە لە وڵاتان لە وەختێکە ئەم منەتێ سووریا و تورکیا بێ ئەتوانم وەتەنیا 100 تن پەتاتە بکەم ئێمە پێویستمانەوە هاوکاری حکوومەتە ئێمە وەکو فەلاحەکانی شارەزوو داوا لە حکوومەت هەرێمەکەین بە بازاڕکردنمان بۆ بکە کارێکی وامان بۆ بکە لەم کاتەدا محاولەمان بۆ بکە لە ئێران و تورکیا و لە سووریا و پەتاتە نێ لەبەرەوەی بەرهەمی خۆماڵی بەشی بەزیاوە پێداویستی هەرێمی کوردستانەکەین بەس لەم کاتا داوایان لێ یەکەین لە مەرزەکانەوە خەرامە پارە باش خەنە سەر پەتاتەی هاوردە نێڵم بێت بەنسبەت ئەو جیاز و عەداواتانە ئێمە هەمانە جاران ئێمە ئیسا بۆنەی جیازەکان مەجاران بەدەست هەڵمانەکردن ڕۆژە تا ئێوارە تەنێ 2 تەن بۆ 3 تەن بۆ 4 تەن ئیسا بە لەخوا بەزیا بە بۆنە جیازەکان و ئەتوانین تا ئێوارە 10 تەن 15 تەن 20 تەن ئەگە کرێکارە بێتوانی بچی بۆ 50 تەن 60 تەن بە نسبەی کرێکاروینەوە لەخوا بەزیاوێ ئێسا زۆر کار ئاسانیمان بۆ کراوە و زۆر باشە بەرهەمەکەمان زۆر باشە لەخوا بە داوا لە حکوومەتەکەی بە بازارکردنمان بۆ بکەن لەم کاتە پەتاتە هاوردە نەکاوە لەبەرەوەی ڕزقی خۆماڵی خۆمان پێگەیوە و چاوی لە فەلاحەکانی خۆیەوە بێ لە سنووری پارێزگای هەڵەبجە ساڵی پار 200 دۆنم پەتاتە کراوە بەڵام ئیمساڵ بەهۆی ئەو بارانە بەردەوامی بەهۆی ئەوە کە زەوی کەشی نەهاتەوە ئەم ڕێژە لە بڵێن 10 بار کەم بۆتە ینی ئێمە ئیمساڵ پار 200 دۆنم بۆ ئیمساڵ 20 دۆنمی ژێشتان نەکراوە بەهۆی ئەو کەش و ئەوهەوەی کە بە بەردەوام باران بوو ئەزەوی کەشی نهاتەوە فەلاحەکانی ئێمە پەتاتەیان نەکردووە ئیمساڵ شی شارە زوور عەرزێکی لە بار و بە پیتمان هەیە بۆ زۆربەی بەرهەمە کشوکاڵەکانەشی لە ناویشیانە پەتاتە ئەگەر چونکە عەرزەکەمان تینی سەقی لێ بەڵام ئەبێ ئەو کەسانی کە پەتاتەکەن تا ڕادێکی زۆر نێڵن عەرزەکانە وشک بێتەوە چونکە عەرزی پەتاتە حەزی لە عەرزی لمی باشترە یعنی چونکە ئێمەزان لە عەرزی قوڕا پەتاتەکان زۆر بە باشی ناتوان گەشە بکەن ئەبێ بە بەردەوام عەرزەکەی تەڕبێ بەڵام لەو شوێنانە کە لمە زۆر باشی پەتاتەکە حەجمی گەورە بێ بۆ حەجمێکی بازاڕی ئێمە تا ئێستا هاوکاریمان نەکردوون لە پێدانی بنەتۆی پەتاتەوە ئەو شتانە تا ئێستا پێینەکانمان هاوکاریەکانمان هەر لە بواری گەنما بووە لە ڕاستیە توانیمانە سەمادیان پێ بدەین یا بنەتۆ بە هەنێ فەلاحمان بدەین ئەگینا لە پەتاتە هێشتا هەنگاومان هەڵ نەهێناوە نەمانتوانێت بگەینە حاڵەتێک کە هاوکاری شتیارانی خۆمان بکەین